ئەتوان بڵم هەموو هەرێمی کوردستانی زۆرترین ئاماری خنکان هەبووە ئەمساڵ بەڵێ سەر لە بەیانی ئەمڕۆ ئێمە ئاگادارکردن بە بوونی ڕووداوێکی خنکان لە گوندی ئیمامی زامن بۆیە دەست بەجێ تیمەکانی مالەوانی سەر بە بەڕێوەبەرەتیمان هاتنە شوێنی ڕووداوەکە دەرکەوتە هاوڵاتیەکی گەشتیاری بە ڕێگەز عەرەب موالیدی 1995 لە ئاوەکەدا خنکاوە گەبینی کە ئێستا نزیک بە کاتژمێر بۆ کاتژمێر و نیوێ بێت تیمەکانی ئێمە سەرقاڵی گەڕان و بۆ دۆزینەوەی تەرمەکە. ئەگەر نەتوانن بەم شێوازە بیدۆزنەوە داوای هاوکاریەکەن لە شوێنەکانی تر ئەگەر داوای هاوکاریەکەن لەکوێ داواکەن؟ بەڵێ ئێمە ئێستا سەرقاڵی تیمەکەمەوە گەبینی سەرقاڵن لەگە خەڵکی ناوچەکە سەرقاڵی گەڕان و بۆ دۆزینەوەی تەرمەکە لە حاڵەتێکە ئەگەر بزانین ئێمە پێویست بەوە کە هاوکاری تیمەکانی تر وەکو نزیکترین تیمیش لە بەڕێوەبەراتی بەرگری شارستان تیمەکانی بەرگری شارستانی مەلەوانی بەرگری شارستانی سلێمانین ئەوان چەند تیمێکیان هەیە کە چەندین ساڵە پسپۆڕن لە بواری دەرێنانەوەی تەرم و بۆیە ئێمە ئەگەر لە هەر حاڵەتێکە ناتوانە لەلایەن تیمەکانی مەلەوانی ئێمە بدۆزێتەوە پەیوەندی بە بەرگری شارستانی سلێمانیەکەن کە تیمێکمان بۆ بنێن بۆ دەرێنانەوەی تەرمەکە. ئەمە چەندەمین حاڵەتە لەم شوێنە ڕۆیە ئەمە یەکەم حاڵەت نییە لەم ساڵداوانە؟ کۆی گشتی ئەمە ڕووداوی خنکان ئەمساڵ بەداخەوە کە بەرزترین ئاستی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە لە سنووری پارێزگا و ئەڵەبجە و ئەتوان بڵم هەموو هەرێمی کوردستانی زۆرترین ئاماری خنکان هەبووە ئەمساڵ لە ئێستادا ئێمە لە هەڵەبجە پارێزگای هەڵەبجە 5 حاڵەتی تاکو ئێستا 5 حاڵەتی خنکان هەبووەوە لەم شوێنەشە ئەمە دووەم حاڵەتەکە خنکانی تێدا دەبێت. بزانن بۆ هەر بۆ گەشتیاری هاتوونەتە شوێنەکە ئەو خێزانە؟ بەڵێ ئەم خێزانە بە مەبەستی گەشت و گەڕان ڕویان کردوتە ناوچەکەەوە گەزان و کە پلەکانی گەرماش بەرز بووە و ویسیوانە کە کەمێ مەلەکەم بەڵام بەداخەوە کە توانای ئەوە نەماوە بەردەوام بێ لە مەلەکردن بووەتە هۆی خنکانی ئەو کوڕیان.